بینەرانی کورسات نووسڵتان لێ بێت من هاوڕە تۆفیقم لە ئەڵقەمشەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەنووسی عێراق لە نێوان ململانەی ئێران و ئەمریکادا. لێسادا کێ بە ئەم بەرنامەیە سازەکەین و گفتوگۆکەین لەسەرم تەوەرە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لەم ساتەدا کە گفتوگۆکەین پێدەچێت کۆبوونەوەی دەستی پێکردبێت لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەم سەردانەدا تەشی دەکرێتەوە لەسەر ڕێکەوتنیشی نوێ لەگەڵ ئەمریکا بە دیاریکراوی بۆ کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق و مانەوەی بەشێک لە هێزەکانی وەکو ڕایۆشکار بۆ پێشمەرگە و سوپای عێراق. ئەوەی کە لێرەدا تەشیری لێکرێتەوە لایەنەکانی حەشدی شعبی و بە دیاریکراوی هەندێک لایەنی شیعە وابەستە بە کۆماری ئیسلامی ئێران کە داردەستی ئەون لە عێراقدا تەشی دەکەنەوە لەوەی کە دەبێت لەم کۆبوونەوەیەدا بە دیاریکراوی ئەوە یەکلا بکرێتەوە کە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. چارەنووسی عێراق بە چیەکە دوایەوەی کەم هێزانە دەکشێنەوە ئاخۆی مەش چارەنووسەوەکو ئەفغانستان دەبێت یاخود پێچەوانەکەی ڕاستە. ئێستا ئێمە ڕۆ هەڵبژاردننی کە لە مانگیدا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرێ ئاخۆ عێراق ئەتوانێت قۆناغە سەختانە خۆی تێپەڕێنە یاخود نا. ئەم ململانێت توند و بەرکەوتنانی ئەمریکا و ئێران لە عێراقدا چارەنووسی وڵاتە بەچووە گەێنێت. ئەمشەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرە و کۆمەڵی بابەتی دیکە پەیوەست بە عێراق و بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک ڕزگار محەممەد کەریم چاودێری سیاسی کە لە سودۆ لەگەڵمانە. کاک ڕزگار بەخێر و سپاس دەکەم. بەڵێ هەروەها کاک عەلی محەممەدەمین نووسەر و ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە جەنابیشیان لە کەرکووک لەگەڵمانن. کاک عەلی ئەم کاتت باش سەرەتا لە بەڕێسەوە دەست پێ بکەم بە ڕوخسەتی کاک ڕزگار. بەگشتی ئێستا عێراق لە دۆخێکی سەختی ئاساییش و هەروەها دژواردا تێپەڕ بێت و هەروەها پەیوەندی نێوان لایەنەکان لێرە و لەوێ ئاڵۆزەوە پەیوەندی هەرێمایەتیەکان و زلهێزەکانی دنیا کە بەرژەوەندیان لەم وڵاتەدا هەیە بەریەکەوتنی توندیان هەیە و ڕوبەڕوونەوەی سەربازی توندیان هەیە. بەگشتی دۆخی عێراق لە ئێستادا چۆن ئەبینیت؟ زۆر سپاس بۆ ئێوەش. هەڵبەتە دۆخی عێراق وەکو خۆت فەرمووت دۆخێکی نەخوازراوی هەیە بە قۆناغێکی زۆر هەستیارە تێ ئەپەڕێت. ئەم قۆناغا نەتیجەی کۆمەڵی ململانی توندی کە لە دوای 2023ەوە بوو ئەمریکا بە ناوی هێزی هاوپەیمانی دەوڵەتی توانێتی ڕژێمی پێشووی عێراق بڕخێنێ سیستەمێکی نوێی سیاسی لە عێراقدا بمەزێنێ. ئەو سیستەمە سیاسیە کە ئەمریکا پشتیوانێکی تەواوی کرد بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم سیستەمە سیاسیە بە تایبەتی کە لایەنی حکوومەت کە زیاتر بەدەستی هێزە شیعەکانە بوون وەکو پێویستیان توانێت سەرکەوتوو بن لەو مەهامی کە پیاسی پێدرا بوو. ئەوە بوو لە دوای ململانێکی زۆر لە عێراق خەڵکەکەی تووشی کارەساتی زۆر کرد. ئەم کارەساتانش بە تایبەتی لە 2019 بەڕاستی خۆپیشاندەرانێکی زۆر هاتە سەر شەقامەکان بە تایبەتی کە لە 2018 هەڵبژاردننی ئەنجامدرا. ئەو هەڵبژاردنە بەڕاستی بۆ مایی مشتومڕێکی زۆر چونکە ئەو هەڵبژاردنە بەڕاستی تەزویرێکی ئەزگار زۆری تیا کرا بوو و ئەم تەزویرەش وای لێ کرد شەقامی عێراقی بەگشتی و شەقامی ماڵی شیعی بە تایبەتی بەڕاستی زۆر ناڕەزا بن و وای کرد ئەو دەسەڵاتدارانی کە پێشتر دەسەڵاتیان هەبوو دیسان دەسەڵاتیان وەرگتەوە بەڕاستی نەیانتوانی هەچی خزمەتگوزاری پێویست هەیە بۆ شەقامی شیعی بکایان بۆ شەقامی عێراقی بەگشتی بکات. ئەمە بۆ مای ناڕەزایی خەڵکیی زۆر لە تەشرینە لە مانگی تشرینە لە 2019 وای لێ هات کە خەڵک بێتە سەر شەقاجادە و خۆپیشاندان دروست بێت لە ناوەڕاست و خواری عێراق. ئەمە وای کرد بەڕاستی هێزی عێراقیەکانی ناچار کرد یان با باشتر بڵێن هەستە سەرۆکاتەکەی ناچار کرد کە حکوومەتەکەی عادل مەهدی ئەو کاتە کە حکوومەتی تەسویە بوو دانرا بوو ئیستقاڵی پێ بکەن و حکوومەتێکی نە دروست کرێت وەکو حکوومەتی چارەسەر کە ئەویش تەنها یەک ئاکامێک یەک مەهامێکی لە بەردەما بوو. ئەم مەهامەکەش ئەوە بوو کە چۆن نەخشە ڕێگایەک یان نەقشتێکی زەمەنی دابنێ بۆ ئەوەی بتوانێت لە ماوەیەکی کورتە هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بە. ئەوە بوو سەرەتا مانگی 6 2020یان دەستنیشان کرد هەچەنە مدەکە مودەیەکی زۆر ناواقعی بوو بەڵام لەگەڵ ئەوەشە دەستنیشان کرایتر ئەوە بوو ئەو ماوەی کە دەستنیشان کرا بوو ئەو مودەی کە دەستنیشانەکرد بوو کە ناواقعی بوو. ئەوە وای کرد کە جارێککە هەڵبژاردنەکە تاجیر کرد لە دواخرا هەڵبژاردنەکە بۆ دەی ئیمساڵی ئیمساڵکەوە لە 2021 عەفو تقریبا بۆ ماوەی 4 مانگ
هەڵبژارنەکان دواخەزەوە ئێستا ئامادەکاریەکرێ بۆ ئەوی لە دەیدەیە هەڵبژارنەکە ئەنجام دێت بەڵام هاوکاتە ئەم هەڵبژارنەی ئەم جارە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە ئەمریکا بڕیاری داوە هێزەکانی پاشەکشێ پێ بکە یان ئیتفاقیشی نوێی استراتیژی لەگەڵ عێراقا مۆرکە و یەکێ لە داواکاری ئەساسیەکانی ئەمریکا مەبەستێتی ئەوەیە کە مەلەفێکە لەگەڵ بەڕێز کازمیەکە بناقەشەی لەسەرکات و مفۆزاتی لەسەرەکەن مەوزوعی ئەنجامدانی هەڵبژاردنە هێزەکانی ئەمریکا بە تابەتی ئەمریکا خۆی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەردایە بەڵام ئەو داواکاری ئەوەی کە ئەمریکا و کە نوێنەری یوئێنیشکە لە عێراقا بەڕاستی تەمسیلی سیاسەتی ئەمریکا و سیاسەتی تەحالفی دەولیەکە و سیاسەتی ئەوروپاکات ئەمان بەڕاستی گومانیان هەیە لەوەی کە هەڵبژاردن لە جەوێکی پاک و بێگەردە و شەفافە بەڕێوە بچێت لەبەرەوەی عێراق بەڕاستی کۆمەڵێک هێزی میلیشیای گەوری هەیە کە ئەم میلیشیانە بەڕاستی بەشێکیان بە یاسا دانراون بەشێکیان لە دەروی یاسان ئەمانە بۆ تەمایی سەرێشە بۆ هەم خەڵکی عێراق و بۆ هێزەکانی ئەمریکاش لە ناو عێراقا جا بۆ علی منەمە خەڵە جەناب بپرسم بۆ جەنابەت بازە هەڵبژاردنەکەی بۆ نمونەگەر هەڵبژاردن بکرێت ئاخۆ عراق لەم ڕۆژە قورسێکی ئێستا پێدا تێپەڕەبێەوە لەو ململانێت توندەی هەرێمایەتی و زلێزەکانی دنیا کە لەسەر خاکی عراق بەڕێوە بن ئەتوانین بڵێن قوتارە بێت لەم هەموو مەینەتی و کێشە و ڕەوشە قورسەی کە پێ تێپەڕەبێ خود نەخێر دوای هەڵبژاردنیش ڕەوشێکی قورستر چاوەڕێ عراقیەکانەکە بەڕاستی لە ڕاستیە کاکاوڕێت ئەم هەڵبژاردنی کە پێشوەخت ئامادەکاریان بۆی کرد بەبەستیان بۆ هەوڵێ بێت بۆی دەرەتانێ بێت بۆ ئەوی جاریش کە خەڵکی عێراقی متمانی بە پرۆسی سیاسی بێت بەڕاستی پرۆسی سیاسی لە عێراقا یا سیستەمی سیاسی لە عێراقا من ناڵێم وەکو هین بەڵام کارکتەرەکانی ئەم پرۆسە هەمیان بەڕاستی سەرکەوتوو دەبوون لە کارەکانیانە و فەشەلی گەوریان هێنا و ئەمەش ئەم هەڵبژاردنە پێشوەختی کە ئەلانیان کرد ئەمریکیەکان کە لە پشتیەوە بوون و پشتی خۆپشاندەرانیان کرد مەبەستیان بوو دەرەتانێک بێت بۆ ئەوەی جارێک کە خەڵک متمانێکی بۆ دروست بێتەوە بۆ ئەوەی کۆمەڵە کارکتەری سیاسی تازە بێتە پێشەوە لە ئاکامی ئەم هەڵبژاردنەیە بۆی هێزی تازە بێتە پێشەوە لە دەرەوەی حیزبە تەقلیدیەکانی کە لە دەسەڵاتدارن لە عێراقا بۆی بتوانن جاریش کە پرۆسی سیاسی گروتریش کە بەخۆی بێتەوە ئەو ڕێڕەوەی کە پرۆسی سیاسی یان دەسەڵاتدارانی سیاسی کە بەرجەستەیان کردبوو ڕاستی کرێتە چونکە بەڕاستی ئەو ڕێڕەوە لە سەرسکەی خۆی دەرچبوو بەهۆی دەسەڵاتدارانی سیاسی لە عێراقا و ئەیانەیە متمانە بگەڕێنەوە بۆ ئەوەی جارێک کە ئەم ڕێڕەوە سیاسی کە لە عێراقا جارێک کە بکەوە سەرسکەی خۆی و بۆیە ئەم هەڵبژاردنە وەکو دەرەتانێکە بینن بەڵام بەڕێی من وەکو ڕێی خۆم قەت بۆ تەسەوری ئەوە ناکەم ئەم هەڵبژاردنە بێتە دەرەتانێکی حەقیقی بۆ ئەوەی عێراق فعلا لەم تەنگەشانی کە تێی کەوتووە لە هەموو ڕوویەکەوە هەر لە ڕووی تەنگەشەی سیاسی و لە ڕووی تەنگەشەی عسکەری و لە ڕووی تەنگەشەی ئەمنیەوە لە ڕووی تەنگەشەی خزمەتگوزاری لە ڕووی تەنگەشەی باقی سێکتەرەکانی کە ژیان لە عێراقا بەڕاستی زەحمەتە بتوانێت هێز ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک هێزی تازە بێنێتە پێشەوە کە بتوانن گۆڕانکاری تەواوی جدی لە پرۆسی سیاسی لە عێراق بکەن و لە حکومڕانیە بکەن من بە دووری ئەزانم لەوانەیە لێرە و لەوێ هەندێک گۆڕانکاری بچوک دروستکات بەڵام گۆڕانکاری فعلی جەزری بڕۆ ناکەم دروستکات من بۆ خۆم وای بینم هیوادارم وابێ بەڵام ئەوەی کە ئەو زمینی کە لەبارە ئێستا ئەو زمینی کە هەیە لە عێراقا بەڵام زمینی ئەوە نییە ئەسڵن پرۆسی هەڵبژاردنێکی پاک و بێگەردیش ئەنجام دێت چونکە بۆ خۆمان نەزانین هەر کاتێک هێز بەدەست هێزی نامونەزەمەوە بوو لە دەروی قانون بوو زۆر ئەستەمە پرۆسی هەڵبژاردن ئەنجام درێت و زۆر ئەستەمە حکوومەتێکی خاوەن پلان و بەرنامە کە بتوانێت خزمەتگوزاری باش پێشکەشی خەڵکەی خۆی بکات زەحمەتە ئەم حکوومەتە دروست بێت حکوومەتێکی ئەها پرفێکت بێت دروست بێت کە خزمەتی خەڵکی بێ بکە من بە دووری ئەزانم بەڕاستی لە حەقەتە ئەمە تەنها زیاتر وەکو من بۆ خەیاڵێکی بینم ئەو گۆڕانکاری ڕیشە کێشە نییە کە دروستی بکات و خەڵکی عێراق بەگشتی و خەڵکی کەش کە بتوانین سوودمەند بین لەم پرۆسەی کە بەناوی هەڵبژاردنەوە پێشوەختە ئەنجام بدرێت و باقی شتەکانی کە ژوە خۆی مێنێتەوە و بۆ خۆی زانی لە بینی ئەمریکا و ئێرانیش ململانێکی تونند هەیە لە عێراق ڕەنگی داوەتەوە ئەم ململانیە بەڕاستی ئێران وەکو چۆن لە ناو ئێرانە حرەسی سەوری هەیە بە هەمان شێوە لە عێراق حرەسی سەوری دروست کردەوە بە ناوی هەشتی شعبیەوە و لە لبنان هەیەتی لە یەمەن هەیەتی لە زۆر وڵاتی کرد و ئێستا حاڵی حاضر وا بۆ هین دروست دەکات بۆ ئەفغانستان ئەوە دروست دەکات
ئەو دروستەکان لە ئەفغانستان دروستەکان لەبەر ئەوە بەڕاستی ئێران دەوڵەتێکی مهمە لە بتخەکە کاریگەری خۆی هەیە و ئەمەش زیاتر پەیوەستە بەو ململانی ئەمریکا و ئێرانەوە و زیاتر لە مفۆزەتەکانیان لەگەڵ ئەمریکایە لە بەتایبەتی لەسەر مەسەری دۆسەی ئەتۆمی کاتی خۆی ئەو دۆسەیە تعلیق کرا یان زۆر باشە ڕاگیرا ببوونی ئەو کاتە کە ترەمپ بوو بەڵام ئێستا ئەگەری هەیە ئەوەش سازشی لەسەر بکە ئەمریکا سازش لەگەڵ ئێرانە بکە لەسەر ئەو مۆزەکە و ئێران لەوانەیە ئامادەی سازشی تیابێ بۆ مۆزە بۆی بتوانێت ئەو حسارە گەورەی کە لەسەری دادراوە ئەو حسایی لەسەر وردەوە هەڵگیرێت. دێمە خزمەتێ بە تایبەتی چکە لەسەر دۆسەی ئەتۆمی پرسیارمە بێ بۆ جەنابەت چکە دۆسەیەکی گرنگە ئێستا لە نێوان ئەمریکا و ئێراندایە و یەکلایکردنەوەی هەندێ دۆسەی هەرێمایەتی و نێودەوڵەتی ژیانی پێیوەسە بۆ بابەتەوە لە نێوان هەردوو لاکە بەرژەوەندی هەردوولایەن پارێزراوە. سوپاس دەکەم کاک ڕزگار محەممەد جەنابەت وەکو چاودێرێکی سیاسی ینی بۆ نمونە لە عێراق ئەو تا ئاساییش خەیاڵە ینی بەدی نایەت بەدیێنانی خزمەتگوزاریەکان بۆتە خەون و خەیاڵ ینی بەدیێنانی عراقیشی دیموکراسی فرەچەشن و مافی هەموو پێکاتە و هەموو هاوڵاتیشی عراقی تێدا پارێزراو بێ ئەمەشیان هەر خەیاڵە ئەوە تا ئەتەوی هەڵبژاردن بکەی خەڵک بە خەیاڵی بینێت ینی باشە ئەم دۆخی کە عراق پێدا تێپەڕەبێت عراقەکان خۆیان ئەتوانن حەشیمانە تێپەڕێنن وەلایەنە سیاسەکان هێندە واعی و بە ئاگان و هێندە دڵسۆزن بۆ خاچی عراق و وڵاتیانی عراق یاخود نەخێر وەلا نەماوە ئینتیما نەماوە متمانە نەماوە چۆن هەڵی سەنگێنێم دۆخی عراق. بەڵێ زۆر سپاس کاگاوڕێ ڕێمدا پێش باسەکە پێش وەڵامەکەم سڵاو بگەێنمە بینەرانی ئەزیزی کورسات هیوای تەندروستی و پارێزراویان بۆ بخوازم لەم پەتایی کە بڵاو بۆتەوە شەپۆلی کۆتا هیوادارم بە دوور بن لە قەڵە باڵغی و دووری نێوانیان پارێزە لە ڕاستیە کاگاوڕێ بەداخەوە عێراق لە دوای 2023ەوە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بەردەوام بە پرۆسەیەشی ناسەقامگیر و دژوارە تێپەڕیوە بەردەوام ململانەی سیاسی و سەربازی و ململانەی تائیفی و پێگاتەکان وجودی هەبووە بەداخەوە هەتا ئەم چرکە ساتەی ئێمەش قساکەین دەوڵەتی عێراق گەلانی عێراق بەداخەوە لە ڕێگەی لایەنە سیاسیەکانەوە بێ لە ڕێگەی دەوڵەتانی ئیقلیمیەوە بێ نەتوانراوە بگاتە کەناری ئارامی وەکو هیچێک لە دەوڵەتەکانی دنیا ئاسوودەیی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی دابین بکات. ئەمەش هۆکار و فاکتەری خۆی هەیە بەڕاستی هیوا خوازین و ینی هیوادارین کە لە داهاتووە لایەنە سیاسی عێراقیەکان و حزب سیاسی عێراقیەکان پێکاتە جیاواز و جۆرا و جۆرەکانی عێراق بتوانن ئەو زەمینەیە بڕەخسێنن کە ژیانێکی شایستە و خزمەتگوزاری شایستە بۆ عێراقیەکان دابین بکەن هەرچەندە ئەمە بەڕاستی لە داهاتوێشی نزیکە ڕەنگە قورس بێت ئەمە نەبینین بەداخەوە ینی ئەوەی ئەو دەرهاویشتانی ئێستا لە بەردەمانەیە و کە سەیری ڕابردووەکەین بەداخەوە ئەو داهاتووە ڕەنگە دوور بێت نازانین ڕزگار وای نبینید ینی ڕاستە بۆ منە وڵاتانی هەرێمایەتی و زلێزەکان ئەوانی کە بەرژەوەندیان لە ناوچەکە و لە عێراقی ینی ئەوانە زۆر بێڕەحمانە مامەڵاکەن لەسەر دۆسی عێراق و لەسەر دۆسی عێراقیەکان بەڵام کەچی خۆشمان عێراقیەکان و لایەنە سیاسی عێراقیەکان بە سونە و شیعەشەوە ئەمانی زۆر بێ باکانە و زۆر بێڕەحمانە کەوتونەتە نێو بەرداشی ئەم وڵاتانەوە ینی هۆکارەکەی چییە ینی ئەمانە وەکو پێشتر وتمان ئینتیمایان نەماوە بۆ ئەم خاکە یاخود ئەمانە داردەستی وڵاتانی بێگانە و دەروون بەڕاستی ڕاستە من بیرم چوو لە وەڵامی پرسیاری یەکەمە وەڵامیەوەت بەمەوە بێگومان دەوڵەتی عێراق لە سەرەتای دروستبوونیەوە گۆڕەپانێک بۆ ساختکردنەوەی ئەجێندای سیاسی و استخباراتی دەوڵەتە زلێزەکانی دنیا و هەروەها دەوڵەتە ئەقلیمیەکان و زۆر لەوە کۆنتریش دێرینتریش ئەم ناوچەیە بەشێک بووە لە شەڕ و داگیرکاری و ئاژاوە و ململانی هێز و ئیمپراتۆرێتە گەورەکان بۆەوەی کە بەشێکی لێدا بچڕن بۆ خۆیان ئەمە هەتا ئێستاش درێژەی هەیە و لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقیشەوە ئێمە بەردەوام لە پاشایەتیەوە بۆ کۆماری و لە کۆماریە بۆ دیکتاتۆری و لە دیکتاتۆریەوە بۆ دەوڵەتێکی دیموکراسی لە دوای پرۆسی ئازادی عێراقا ئەمانەمان هەموو بینیەوە کە عێراق بە چ تەنگژەیە کاتێپەڕیوە ئەجێندای سیاسی و استخباراتی دەوڵەتان و بەرژەوەندی سیاسی و ئابوووریەکانی دەوڵەتان و بەرژەوەندە دیبلۆماسیەکانی دەوڵەتان بەڕاستی ڕێگا نادەن
عێراق بە ئارامی بمێنێتەوە لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانە و هەروەها پێکاتە ئیتینیکی و پێکاتە کۆمەڵایەتەکانی عێراق و لایەنە سیاسی و مەزەبە عێراقیەکانیش بەڕاستی بەشێکن لەوەی کە ڕۆڵیان هەیە لە دابینەکردنی ئەو فەزا ئارامەی کە هاوڵاتیانی عێراق بەشیش بوون بە سەریانی میحوەرەکان بەداخەوە ئێمە لە دوای پرۆسەوە سێ جۆر پێکاتە هەبوون بە مەزهەبی و بەنەتەوەییشەوە کە لایەنە شیعەکان و سونیەکان و کوردی ژۆ ئەم سێ لایەنە بەباشی بۆ ساڵانێکی زۆر توانیان کۆک بن لەگەڵ یەکتری و تەوافقی سیاسی فراهەمکەن بۆ گەلانی عێراق و جۆرێک لە مۆدلێکی حکومڕانی پێڕۆ بکەن کە بەشێک لە ئاسوودەیی و خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین بکەن بەڵام بەداخەوە بە تێپەڕبوونی کات و تۆخکردنەوە و زەقبوونەوەی ململانە سیاسی و بەرژەوەندیە تەسکەکانی حیزبایەتی لە عێراقا ئەمە کاڵ بۆەوە و ئێستاوەی ئەبینین ئەو پەردبوونە لە ناو ماڵی شیعی هەیە ئەو پەردبوونە لە ناو ماڵی سونی هەیە و بەداخەوە لە ناو ماڵی کوردیشە بەدیەکەین کە ناتوانین کۆک و تەبابین لەگەڵ یەکترا بۆیە ئەخوازین لە هەڵبژاردننی داهاتوودا و ئەوە خواست و ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستانیشە و پێم وایە گەلانی عێراقی ژیانەوێکە یەک ڕیزی و یەک تەبایی بکەنە چەکێکی باش بۆ چارەسەرکردنی کێشەکان لە هەڵبژاردننی داهاتوو لە دروستکردنی کابینی داهاتوی حکوومەتی عێراقا و بێگومان ئەم ململانەیە ڕۆڵی هەیە لەو باسی ئەمڕۆکە ئێمە لێرە گفتوگۆی لەسەرەکەین ئەمریکا وەکو دەوڵەتێکی زلهێزی دنیا لەسەر ساحەی سیاسی عێراق لە 2023 کە هاتووە و بەشدار بوو لەگەڵ هێزە هاوپەیمانەکان بۆ ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری و زۆر جار هەندێک لایەنیش حەقدن بە ئەمریکا چکە دەڵێن ینی ئەمریکا چەندین ملیار دلار و چەندین سەربازی لە وڵاتە بە کوشداوە بۆی کە عێراق بگەێنێتە ئەم دۆخی کە ئێستا هەیەی لەسەر داوای هێزە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق بۆ ئەو کاتە ئەنی ئێمە لە یادمانە لە پێش پرۆسە هێزە معارەزە عێراقیەکان داوایان لە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا کرد کە بێن ئەم ڕژێمە بڕوخێنن لە دوای ئەوەش جارێکی تر لە 2014 حکوومەتی عێراقی داوای لەکردەوە بۆی بێ ڕوبەڕووی داعش بێت و داعش لە ناوبەرێ و ئەوان هێزە شەڕکەرەکانی خۆیان هێنا لە 2014 بۆەوەی ڕوبەڕووی هێزە تیرۆریستەکەی داعش ببنەوە هەتا ئێستاش ئەگەر هەڵە نەبم 1000 زیاتر چەکداری داعش لە سنووری نێوان سووریا و عێراق جوڵاکەن و زانیاریان هەیە کەوان ڕوبەڕووی بنەوە بۆیە پێم وایە دوورکەوتنەوەی عێراق لەم ساحەیە مەترسی شەڕ و ئاژا و جێڕی زیاترەکە لە ئەمریکا لە دوورکەوتنەوە یا بەجێشتنی عێراق لەم ناوچەیەکە ئەستەمە باوەڕمانیە بەجێ بێڵێ ڕاستە لە پلانێکی درێژخایەنی ڕێکەوتنە لەگەڵ دەوڵەتی عێراقا هێزەکانی دوورەخاتەوە بە تایبەتی هێزە شەڕکەرەکانی لە دیسەمبەری داهاتووە بەڵام عێراقم ناوچەیە بەجێ نایاڵێ ئەمریکا ببوورە ئەمریکا بەڵێ ئەمریکا بەجێ نایاڵێت دەست خۆش بدێم و خزمەت جەناب کاگزگار کاگ عەلیانی ئێستا بۆ نمونە ئەم شەو گفتوگۆی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق بەڕێوە دەچێت لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و مستەفا کازمی لەوێ و ئێستا گفتوگۆکان دەستی پێکردووە لەگەڵ جۆ بایدن ینی ئەوی کە لە عێراقەوە مستەفا کازمی بۆی ڕۆشتووە دیارە بە فشار و گوشارێکی زۆری لایەنە شیعەکان و لە نێواندا ئەوانی کە حەشدی شعبین وەلایەن بۆ ئێران هەیە ئەمانە زۆر زەختیان کردووە لە مستەفا کازمی کە دەبێت لەگەڵ ئەمریکا بگاتە ڕێکەوتنێک بۆی کە هێزی شەڕکەری ئەم وڵاتە بکشێتەوە بەڕاستی ئەتوانین بڵین ئەمریکا هەروە بە ئاسانی وازە عێراقێکێنێ کە چەندین ساڵە لە پێناویدا جەنگاوە و چەندین ملیار دۆلاریشی لە وڵاتەیە سەرف کردووە یان ئەو نمونە زیندوی کە وی ئەفغانستانمان لە بەرچاوەکەەوە تا هەروە بە ئاسانی ئەمریکا بەجێهێشت بەڵێ لە ڕاستیە دەبێت ئێمە عێراق بخێنە لە کوێی ئیستراتیژی ئەمریکایە بەڵێ
و ململانی سەرکی ئەمریکا لە منطقەکە چیایە ئەمە زۆر مهمە بەڕێی من ئەولێتی سراعی ئەمریکا لە عالەمە لەسەر ئاسی دنیاە یەکەم جار لەگەڵ چینە ئێستا چین و رووسایە ئەمە سراعی ئەساسی ئەمریکایە سرعە ثانەوەەکانی ئەمریکا لە منطقی شەرقی ئەوسەتا لە بەرامبەر بە ئێرانە ینی ئێران لە چوارچێوەی سراعی ئەساسی ئەمریکایە نییە ئێران لە چوارچێوەی سراعێکی لاوەچیە ثانەویە لە ئەولوێتی نییە وەکو پێویستە لەتیە هەیەە لەبەرەوەی بۆ خۆت کاکە هاوڕێ ئێستا سراع لە دنیاە و ململانێ لە دنیاە و سیاستکرد لە دنیاە وەک جاری جارانیە بە تایبەتی ئێستا ئێمە لە دنیای فرەجەمسەراژین ئێستا دنیا سیاستی عالمی سیاسی فرەجەمسەریە ئەم سیاستی ئێستا کە بەڕێوە ئەبرێت وڵاتێکی وەکو ئەمریکا لەگەڵ ئێرانە لە وڵاتێکە لەسەر مەلەفێ ڕێئەکەون لە وڵاتێکیکە ملمانیەکەن یعنی ئێستا وەکو جاران نییە بڵێن دنیای دوو جەمسەری بێ ئەم دوو جەمسەرە بە عامودی لە هەموو شوێنە بەرامبەر نفوذەکانیان بەرامبەر یەک دژیەکە وەستنەوە نە ئێستا دنیا گۆڕاوە کە لە دوای کۆتایی هاتی قوتبی سۆڤێت و دواتر نظامی سیاسی تازە هاتە پێشە و نظامە سیاسەکە ئەمریکا بۆ هینی تاک جەمسەری و دوای ئەو تاک جەمسەری ئەمریکاش وەردەوە کۆتایی پێ هات ئێستا دنیا بۆتە دنیای فرەجەمسەری دنیای فرەجەمسەری سیاستی مەلەفە ئەو وڵاتانی کە ملمانیەکەن پێکەوە لە مەلەفێکە لە شوێنێکا متفقن لە شوێنیشکە مەسەلەن تەناقوزیان هەیە کێشیان هەیە ملمانیان هەیە ئێران بۆ ئەمریکا لە ملمانەیە ئەولەوێت نییە بەڕێی من ینی من وای بینم کە فانەویە ئەی بۆ زۆرترین بەرکەوتیان هەیە لە عێراقا بەڕاستی ئەمریکاگالی بەڵێ بەسەرم بۆ نمونە من بۆ نمونە بازەکەم ئەمریکا لەگەڵ ئێرانە لە ئەفغانستانە متفق بوون لە پرۆسی ئازادی ئەفغانستانە کاتی خۆی کە حکوومەتی هینیان ڕوخان متفق بوون مەسەلەن ئەمریکا ئێران زۆر هاوکاری ئەمریکای کرد متفق بوون لە عێراقا کێشیان هەبوو إلى حد ما بس تا ڕادێک کێشەکانیان بەو سرعە قورسە نەبوو مەسەلەن بۆ نمونە ئێمە هەمومان ئاگامان لە دوای پرۆسی ئازادی لە عێراقەوە ئەو ڕێزوەرانەی کە بوونەتە ڕێزوەرە لە عێراقا بە ئۆکەی ئەمریکا و ئێران بوونەتەوە ڕێزوەرە یعنی حکوومەت بە ئۆکەی هەردوو لا دروست بووە يعني ئەوەی کە لە دوای پرۆسی ئازادیەوە کە ئەو ڕێزوەرانی کە هاتوونەتە سەر حکوم کە حکوومەتیان تەشکیل کردووە بە بەردەوامی بە ئۆکەی ئەمریکا و ئێران متفق بوون هەردوو لا پارێزراوە سەر حکوم بەڵێ بەرژۆنەکانیان پارێزراوە بەڵام لە هەندێک مەلەفە لەناو عێراقا کێشانێ مەسەلەن هەژمونی ئەمریکا دائما ئیش لەسەرەوە کە هەژمونی ئەمریکا ئێران کەم کاتۆ لە عێراقا بەڕاستی ئێران هەژمونێکی ئەزگار بێشوماری لە عێراقا هەیە ئەمە وازەها ئەم هەژمونی بە هەمان شێوە لە یەمەن هەیە بە هەمان شێوە لە لبنان هەیە لە سووریا ئەمە هەم هەژمونی هەیە لە هەندێک شوێن اتفاقەکەن لە هەندێک شوێن سرعەکەن کەواتە سرعی ئێستا سیاستکردن بە مەلەفە يعني ملفك مثلا تركيا لقال هربوا نمونه تركيا لقال امريكا كاكاوري تركيا لامريكا لسوريا لصراع لملمانيا بون بلا نشوني كمتفق بون لشوني امريكا وتركيا متفق بونا بلا لسوريا بەتایبەتی لە باکووری سووریا کە و ناوچە کوردستانیانەیە کە ئێمە هەمیشە دەستمان لەسەر دڵمانەکە کە ئەو سرعە دروستە بێ لێ و بۆی ئاگامان لە براکانمان بێ لەوێ هەمیشە ئەمریکا دیفاعی لە کوردستانیانی باکووری سووریا کردووە سووری کردووە کەواتە دژی تورکیا بووە بەڵام بە هەمان شێوە لە شوێنی کە ئەمریکا و تورکیا مەسەلەن متفق بوون هەر بۆ نمونە هێزەکانی خۆی لە ئەفغانستان ساحب کردووە لە چوارچێوەی هێزی ناتۆیە پاراسوتی بە هێزەکانی تورکیا لە ئەفغانستانی بەوان پاراسووە مەسەلەن ئەمە اتفاقی لەسەر کراوە بە اتفاق ئەمە کراوە کەواتە بە بەردەوامی تۆ لەگەڵ دەوڵەتێکە کە ملمانیەکەی لەسەر هەموو شتەکان ملمانی ناکەیت لە شوێنێ اتفاقت هەیە لە شوێنیشکە ئەکەویتە ملمانیەوە جا بۆیە سیاستی ئێستا دنیا گۆڕاوە بەڕاستی خێنەوە بۆ سیاسکردی زۆر قورس بۆ کاک هاوڕێ وەک جاران نییە بە بەردەوامی لە تۆ کەیتە قوتبێکەوە دژی ئەو خودبا بیت ئێتر بە هەموو تەفاسیلەکانەوە تۆ دژی ئەو خودبا بیت و پارێزگایی لە نفوزەکانی خۆتەکەی بەڵام ئێستا ئەو وەزع گۆڕاوە بۆیە بەڕای من ئەولەوێتی سیاسی ئەمریکا لە عێراقا ئەولەوێتێکە ئەولەتی یعنی کەمکردنەوەی نفوزی ئێرانە بەو شێوەی نییە بکێتەوەی کە بچێت لە هێز بێنێن لە ڕوبەڕووی ئێران بۆستێتەوە قەت شەڕی ئەمریکا و ئێران من بە دووری ئەزانم کە ڕوودا ڕوبەڕوو پێکەوە بەڵام هەڵدا نفوزەکەی کەم کاتەوە زیاتر شەڕی وەکالەتی ژەکە لێسە بەڕاستی
بالضبط بدڵنیایە و ئەجا بۆیە ئەو سیستەمە سیاسی کە لە عراقیشا هەیە بەڕاستی کە مەسەڵەن ئێران هەژمونێکی ێزگاری زۆری بەسەر هێزە شیعەکانەوە هەیە ئەمە وای کردووە سەرەتا کە ڕزگاژی باسی کرد سەرەتا کە پرۆسی سیاسی لە عراق دروست بوو بەڕاستی لەسەر ئەم سێ پێکاتەیە دەوڵەتی عراق دروست بووە لەسەر پێکاتی سونە و شیعە و کورد بەڵام لە سەرەتایە تەوازنەکە هەبوو هاوسەنجی هەبوو لە بین ئەم سێ پێکاتەیە بەڵام ئەم هاوسەنجێت تێکچوو یەکەم جا دژی سونەکان تێکچوو سونەکان دوورکەوتن لە هاوسەنجەکەیە هەژمونی شیعە و کورد زیادی کرد دوای کورد لە دوای شەڕی داعش بەڕاستی دوورکەوتۆ لە مەشهدە سیاسیەکە دوورکەوتۆ بەوەنی ئەو هەڵە کوشنداری کە قیادی سیاسی کوردی نەیتوانی ئیستثماری ئەو هەموو دەستکەوتە عسکەری کە بەدەست هێنابوو بەرامبەر بە داعش بەدەست هێنابوو ئەو شەڕ گرنگاری کە ئەنجامی دابوو ئەوە بوو لە ڕووی سیاسی و نەیتوانی بیچێتەوە و دەستکەوتەکانی بچێتەوە تووشی هەڵێژی کوشندە بۆ ڕێفراندۆمی ئەنجامدا ئەو وای لەکە تووشی شکستێکی سیاسی گەورە بێت و لە مەشهدە سیاسەکەی عراق شیعەکان باڵادەست بن بەڵام ئەم باڵادەستی شیعەکانیش نەچوە سەر تا سەر نەچوە سەر ئەو بوو کێشەکانی ماڵی شیعی خۆی تەقیەوە بەتایبەتی لەوەی کە نەیانتوانێ قیادە پێ دوایە تەقینەوەی ئەو کێشانەی نێوان ماڵی شیعی یعنی ئەمە هۆکارێک بێت کە عێراقی زیاتر ئاوا شلۆغ کردووە وای کردووە کە بەرکەوتنی جەمسەرەکان زیاتر بێت لە عێراقا و بەرکەوتنی سەربازیشە بێت لە نێوان ئەمریکا و ئێران زۆر جار بەدڵنیایەوە لەبەری لانی شیعە پێکاتێکی سەرەکین پێکاتی دەسەڵاتی حکومەتن لە عێراقا و بە بەردەوامیش ئەوەی بینیمانە کە لە عێراقا ماڵی شیعە ئەگەر ڕێک بێت کێشیان نەبێت ینی هێزەکانی کە توانێتەوە عێراق جۆرە لە جۆری ئیستیقرالی بەدەست بێنێت بەڵام کێشەکە لەوەیە ماڵی شیعە خۆی تێکچووە ئەو گۆڕینەی عادل عەبدولمەهدی کە ئیستیقلالیان پێ کرد و حکومەتەکەی کازمیان پێێنا نەتیجەی تێکچوونی ماڵی شیعی بوو ئەمە وای لێکرد شارعی شیعی بەناچاری وای لێ هات تووشی ڕەتفعلێکی گەورە هات کە بۆی بتوانن ئەو دەسەڵاتی عادل عەبدولمەهدی و دەسەڵاتی عادل عەبدولمەهدی نەبوو بەڵکو دەسەڵاتی شیعە بوو دژی ئەو هێزە تەقلیدیانە وەستانەوە کە دەسەڵاتدار بوون لە عێراق جا بۆیە بەڕاستی هێزەکانی شیعە هیچی گەورەی هەیە بەڕاستی تاسیرێکی گەورەی لە ناوخۆی عێراقا هەیە لەبەرەوەی پێکاتی سەرێکیش لە عێراقا و دوورکەوتنەوەی کوردیش بەڕاستی ئەمەش بۆ خۆی کرد ترازۆکەی تێکدا بۆ لە دوای ڕێفراندۆ بۆ کورد زۆر دوورکەوتۆ لە پرۆسی سیاسی لە مەشهدەکە و ئێستا وردە خەریکە وردەوردە بە شێویش کە دێتەوە ناو مەشهدە سیاسیەکە و پێگە و سەنجێکی بۆ خەریکە بۆ ئەگەرتەوە ئەی شەکێتە سەر ئەوەی دەسەڵاتدارانی کورد لە کوردستانی لە هەرێمی کوردستانە قیادەی کوردی هەچەندە من گومانم لە قیادەی کوردی کورد قیادەی سیاسی نییە لە پاش مام جەلالەوە یادی بەخێر بێت ئێستا سەرکردەی حیزبی هەیە سەرکردەی حیزبمانەیە سەرکردەی نیشتیمانی و سیاسی نەتەوەیمان نییە بۆ مفهومی کە جەرامی مام جەلال قیادە و ڕابەرایەتیە کرد هەتا و کاتە جەرامی یادی بەخێر بێت کە لە بەغا بوو ئێمە وەکو کورد ڕۆڵێکی کاریگەرمان هەبوو لە سنەتی قەراری سیاسی لە بەغای بەڕاستی جا بۆی بەڕاستی ئەم جارە وردە ئەیانەوێت پێگەی کوردیش بەهێز بێتەوە چونکە تێکچوونی هاوسەنجی لە عێراقا عێراق بە یەکپارچەیی ناهێتەوە قورسە بەڕاستی قورسە و ئێستاش ئەگەر ئێمەش ئەوەکو کورد ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت ئەگەری هەیە گۆڕانکاری گەورە لە منطقەکە ڕوودا چونکە بەڕاستی منطقەیەکە بەڕاستی کێشەی زۆری هەیە ئەوەی کاریگەریشی لەسەر ئێمەش دروست کردووە ئەگەر ئێمە بەدیوەکە خۆمان ڕێک نەخێنەوە هێزەکانمان ڕێک نەخێنەوە لەوانەیە تووشی گرتی گەورە بین لەوانەیە کیانی سیاسی ئێمە وجودی سیاسی ئێمە لە هەرێمە زۆر باشە بەڕاستی دەست خۆش من ئەمێ دواتر تۆزێ بە تەفسیرتر پرسیارێکی لێ بکەم لەسەر دۆخی هەرێمی کوردستان لە دوای کشانەوە یاخود کەمبوونەوەی هەژمونی ئەمریکا لە عێراق و چارەنووسی ئەو هێزانەی ئەمریکاش کە لە ناوچەکان هەیە لە هەرێمی کوردستان بە دیاریکاری بەچی دەگا وەڵام دواتر وەڵام بەرەو سپاس دەکەم کاک عەلی کاک ڕزگار وەکو کاک عەلی ئاماژەی پێدا ینی عێراق یعنی تەنها لە ژێر هەژمونی بۆ نمونە ئەمریکا و ئێراندانی ینی هەژمونی کۆمەڵە وڵاتی گا هەیە لە عێراقا هەژمونی چین هەیە هەژمونی ڕووسیەکان هەیە بەرکەوتنی ئەم ینی زلهێزانە هەیە لە عێراقدا عێراقیەکان توانیویانە سوود ببینن لەم فرەهەژمونەی کە هەیە و توانیویانە لە پێناو بەرژەوەندی عێراق و عێراقیەکانە مامەڵێکی دروست بکەن لەگەڵ ئەم فرەجەمسەری کە ئێستا لە دنیادا هەیە و بە دیاریکراوی لەسەر خاچی عێراق و لەسەر دۆسیی عێراق و لەسەر ئەو مەلەفە هەستیارانەی کە عێراق ینی لەگەڵ ئەم وڵاتانەیە مامەڵی هەیە لەگەڵە بەداخەوە بوو ئەنجامی کەی بینین نەخێر نەیانتوانی و مامەڵە دروستە بکەن کە هەیە بەڵام هەموو ئەو جەمسەربەندیانی لە دنیادا هەیە و هێزە
گەورەکانی دنیا و دەوڵەتە گەورەکانی دنیا بە تایبەتی جەمسەرەکان هەمووان ئەوە کۆچین لەسەرەوەی لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانە لە پێناوی جێبەجێکردنی ئەجێندا سیاسیەکانی خۆیانە ئەیانەوەی عێراق بەڕێوە ببن یان لایەنی کەم وجودی خۆیان بسەلمێنن لە ئەجندای سیاسی ینی زیاتر ئێستا بۆتە ئەجندای ئابووری و ململانەی ئابووری تون لە نێوانەکە باسی جەم سەربەندیەکەین کاڵین جەم سەرگیری واتە هەر لە مەسلەی سەربازیە خۆی نبینێتەوە لە مەسلەی ئابووری و دیبلۆماسیەت و ئەوانەشا خۆی بینێتەوە بەڵێ هەمە جۆرە لەبەرەوە ئێستا ئەمریکا ئەگەر بکشێتەوە بۆ نمونە لە ڕووی سەربازیەوە بەڵام لە ڕووی ئابووریەوە ناکشێتەوە قەت عێراق بەجێ نایاڵێ و بەڵگەشتمان بوو ئەمە ئەوەیە کە ینی لە ئاوەدانکردنەوەی دوای شەڕی داعشە سندوقی نەقدی نێودەوڵەتی ئەڵێ و زیانانی لە شەڕی داعشە بەر عێراق کەوتووە نزیکی بایی 7 ملیۆن دۆلارە و ئەمریکا هیچێکە لەو دەوڵەتانی کە دەستی درێژ کردو بۆ ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەی تووشی زیان بوون لە بەهۆی شەڕی داعش و تیرۆشوان نەچێت لە ڕۆ ئابوووریەکەەوە یان ئێستا تا کۆمەڵێک کۆمپانیای گەورەی زەوەلاحی وڵاتانی دنیا هەیە لە باشووری عێراق بەڕاستی هەن و ئێستا ئەکشێنەوە بەڵامانی کەواتانی کشانەوەی ئەمریکا ئەگەر لە ڕۆ سەربازێکیشەوە دروست بێ لە ئێسەیە و لە داهاتوو ژاگە تەنگەتاو بکرێت لەلایەن ئێران و هەندێک وڵاتانی دیکە وکو ڕووسیا و چین بۆی کە هەژمونی ئابووری خۆیان بێنە عێراقەوە پێدوانی ئەمریکا لە ڕۆ ئابوووریەکە شەو ئێری لە کیس بچێ عێراق نەخێت باوەڕم وان نییە لەبەرەوەی ئەمریکا با بڵێن ئیدارەی ئەم کابینە نوێی بایدن ئەوان لە پرۆژێکی سەرنەکەوتووە ئاکشێنەوە نەک لە کۆی گشتی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە پرۆژەیەکێ کابینی پێشوو تای سەرکەوتوو نەبووە زەرەری تیا کردووە ئێستا ئەم پرۆژەیە کانسڵەکەنەوە کۆتایی پێێنن پرۆژەیەکی بەدیل لە بەرامبەر ئەمە بێگومان هەیەە ئەکتیڤەکەن چالاشەکەن و ئیشی پێکەنەوە و ئەمە بە شێوەیەکی کاتیە بێت بە دڵنیاییەوە ئەمریکا با بڵێن ڕای گشتی لە ناو ئەمریکا جۆرێکە کا بێ حسابی بۆ بکەین و ڕای جیانی شتێکی ترەڵێ و ڕای با بڵێن گەلانی عێراقی شتێکی ترە ڕای گشتی لە عێراقی شتێکی ترە ئەو فشاری لەسەر ئیدارەی بایدن هەیە بۆ کەمکردنەوەی خەرجەکان بۆ کەمکردنەوەی مەترسی لەسەر گیانی سەربازەکانی جیاوازی هەیە لەگەڵ ئەو جۆرە حکومڕانی کە ترامپی کرد بەڕاستی بۆیە ئێستا ئیدارەی بایدنەیەوێ کە ئەم جۆرە چالاکیانی بە تایبەتی لە ڕووی سەربازی و لە ڕووی هێزە شەڕکەرەکانەوە کەم کاتەوە و لایەنی کەم کۆتایی پێبێنێ بەڵام ئەمە مانای وانە ئەمریکا لێرە سەحبەکە و گۆڕەپانەکە چۆڵەکە بۆ جەمسەرەکانی تری دنیا و ساحەکە چۆڵەکە بۆ هێزەکانی تری ڕووسیا و چین و ئەمانە بەڵام ئەمریکا بەردەوامە بێت من وایە بینم بەپێی هەموو خوێندنەوەکان و ئاماژەکان و ڕێی ڕاوێژکارە گەورەکانی دنیا بە تایبەتی لەم ڕۆیە پێم وانە عێراق ئەمریکا عێراق بەجێ بێڵێ بە پێچەوانەوە پلانی درێژخایەنی هەیە و هەر لەم ڕێکەوتنەشا پێم وابێت لە گەڕی چوارەمی دانوستانەکانیان لەگەڵ دەوڵەتی عێراقا ئەم گفتوگویانەیان کردووە و یەکێک لەو خاڵانە بۆ نمونە لە ڕووی ئاسمانیەوە پشتیوانی لە هێزەکانی عێراقەکە و 250,000 ئەفسەر و سەربازی عێراقی ڕاهێنانی پێکردوون و هێزی ڕاوێژکاری با بڵێن تیمی ڕاوێژکاری سەربازی و استیخباراتی لە عێراق ئامێنێتەوە بە تەنها لە سەفارەتی ئەمریکا لە بەغدا 10,000 کارمەند و ڕاوێژکار و سەربازەیە ئەنی بە هەزاران ئەمریکی لە وڵاتەیە هەڵاتە ئەمریکا هەمیشە بوونیانە بێ لێرە لە کاتێکا کە ئەگەر ئێران و ئەمریکا نزیک بنەوە لە بابەتی ڕێکەوتنی ئەتۆمیە و ئەگەر نەتیجەیەکە بێ لە ئەنجامی گفتوگۆکانیانە بۆ ئەوەی کە ئەیتر بوار بە ئێران بدەن پیتاندنیشی ئاشتیانە بکات لە یۆرانیۆما پێ دوایە ینی ئەمە تا ڕادەیەک نزیکبوونەوەی ئەو دوو وڵاتە عێراق بەرەو کەناریشی ئارامی کورتخایان بەرێت بەدڵنیاییەوە ینی ئێران ڕۆڵێکی کاریگەر و فاکتەرێکی گرنگە لە ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەوری باشی هەیە ئەگەر ئێران سەقامگیر بێ و ئاسایشتیا بەرقەرار بێ و ئەمریکا لایەنی کەم دەرفەتی بۆ بڕەخسێنێ بۆ دیالۆگ و گفتوگۆکردن و هەموو ئەو مەسەلە و بابەتانی لە نێوانیانە هەیە بێگومان ئەو ئارامیە هەموو ناوچەکاگرێتەوە و کاریگەریە بێ لەسەری چونکە بۆ خۆتان نەزانن هەژمونی دەوڵەتی ئێران بە تەنها لە عێراق نییە
لە یەمەنە لە لوبنانە هەروەها لە سووریایە و ئەم ڕۆڵ و کاریگەرێتیە بەڕاستی دەوری خۆی هەیە لەو ناوچانە بۆیە ئەگەر ئێران بگات بە هەر جۆرێک لە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکایە بێگومان کاریگەری بێ بەڵام ئەومان بیر نەچێ عێراقیش خۆی پاراستووە لە لایەنگیری لە نێوان دەوڵەتی ئێران و دەوڵەتی ئەمریکایە لایەنی کەم حکوومەتی عراقی ناڵم لایەنە سیاسی عراقیەکان حکوومەتی عراقی ویستوێتی نێوەندگیریەکی میان ڕەوانە بکە و لایەنگیری نەکات. دەستخۆش کاگرزگا سوپاس دەکەم بەڵێ بینەرانی کورسادی زەمە سەر شتا ڕابکێشم بەوەی کە وەکو ئاماژەمان پێدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئێستا لە ئەمریکا و لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا لە کۆبوونەوەدایە ئێستا میێنانی کە ئەیبینن لە سەر شاشی کورسانی زەمە وێنەی کۆبوونەوەی هەریەک لە سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی و جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە گفتوگۆکانی ئەمریکا و عێراقە لەسەر ڕێککەوتنێکی استراتیژی نوێ لە نێوان هەردوو وڵات بۆ کۆمەڵێک بواری فرەچەشن لە نێویاندا کە ئەویش کشانەوەی هێزە شەڕکەر و سەربازیەکانی ئەمریکایە لە عێراق و هەروەها بەردەوامیدانی پەیوەندیەکانی هەردوو وڵاتە لەسەر ئاستێکی باش وەک ئەمریکا و عێراقیش تەشیدیان لێ کردو کە پەیوەندیەکانیان لە چەند لایەنێکی تر دەگرێت وەکو تەندروستی و ڕۆشنبیری و هەروەها بایدن ئەوەی ڕاگەیاندووە کە بەردەوام دەبن لە هاوکاریکردنی عێراق لە ڕووی هەواڵگریەوە و هەروەها لە ڕووی هاوپەیمانی نێودوڵەتیشەوە دیارە هەر لە داهاتوودا ئەمریکا و هاوپەیمانەکانی بەردەوام دەبن بۆ هاوکاریکردنی عێراق ئەم کۆبوونەوانە گرنگن کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت. جەنابی سەرۆک من خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی دۆستی ئەمریکی بە پەیوەندێکی استراتیژیمان لەگەڵ ئێوە هەیەەوە کارەکەین بۆ ئەوە پەسەندکردن و پێشخستنی ئەم پەیوەندیە لە بەرژەوەندی هەردوو وڵاتەکەمانە. ئەمریکا یارمەتی عێراقیدا پێکەوە لە دژی داعش شەڕمان کردە و دەمەوێت سپاسی گەلی ئەمریکا بکەم بەناوی هەموو گەلی عێراقەوە. جەنابی سەرۆکە من سپاسی تۆ ئەەکەم بۆ هەموو ئەو کارانەی کە ئەمریکا کردوێتی بۆ ئازادی و دیموکراسی لە عێراق. ئەمڕۆ پەیوەندیەکانی ئێمە بەهێزترە لە هەموو جارێکی تر. هاوبەشیەکی ئێمە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ژینگە و هەروەها پەروەردە و فێرکردن و کەلتورەوە زیاتری شەوانەیە بەشترە. لەبەرەوە من لەگەڵ ئێوەدام بۆ ئەوەی کە دوو وڵات بین زۆر لێکەوە نزیک بین کە بە شێوەیە کە لە بەرژەوەندی هەردوو وڵاتەکەمان بێت خوا هەردوو وڵاتەکەمان پیرۆز بکات. سپاس جەنابی سەرۆک. سپاس. کەمێک بۆسن ئەگەرەتانەوێ باسی عێراق بکەن. ئەو هێزانە چەندن کە دەتەوێت لە عێراق باشەکشیان پێ بکە لە کۆتایی ئەم ساڵدا و پەیوەندیەکان چۆن دەگۆڕێن بە تایبەتی دوای ئەم دیالۆگە استراتیژیەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیدا هاتندا. ئەم دیالۆگی ئێستا هەڵیت ئێمە بۆ ماوەیەکی زۆر قسەمان کردووە لەگەڵ سەرۆکوەزیران و حکوومەتەکەیدا قسە دەکەین و تەماشا دەکەین و گفتوگۆ دەکەین بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانی مانگی ئۆکتۆبەر لەگەڵ حکوومەتی عێراقیدا کار دەکەن بۆ ئەوەی دڵنیا بێن کەنەتەوە یەکگرتووەکان پێکەوە هاوکاری دەکەن بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکان بەشێکی باش بەڕێوە بچێت و پەیوەندیمان هەیە لەگەڵ کازمیدا بە هەموو لە هەموو هەبارحاڵ پێم وا بێت دەشتانە بە باشی بەڕێوە دەچێنن بەگشتی عێراق مامەڵە دەکات بۆ ئەوەی کە بتوانێت بەردەوام بێت بۆ یارمەتیدانی و کارکردنی بۆ ڕۆبڕبوونەوەی داعشە. ئێوە پرسیاری زۆر دەکەن
پرسیارێک دەکردە بەڵێ شتێک دەکرێت ئێمە هەموو قرارە ڤاکسین و هەموو کارمەندەکان لە دامەزراوەکان ڤاکسینیان لێ دەدرێت. بەڵامی کە بینیمان ئەمە دیداری ڕاستەخۆی نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە ئەنی بە دیدارەکەی دیار بوو کە هەردوو لا خۆشحاڵن بە بەردەوامیدان بە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق و هەروەها مستەفا کازمی سوپاسی هەم گەلی ئەمریکا هەم وڵاتەوە یەکگرتووەکانی ئەمریکای کرد لە پای ئەو هاوکاریانی کە بەردەوام هاوکاری عێراقەکە لە ڕووی سەربازی لە ڕووی تەندروستی لە ڕووی ئابووری وەرە مستەفا کازمیش تاژیری لەوە کردەوە کە هەمیشە و هەردوو لاش بەردەوام دەبن لەسەر پەیوەندی ئابوووریەکانیان و هەروەها پەیوەندی هەمانگی سەربازیەکانیان کە لە ڕابردووشدا هەبووە و دیار بوو بە ڕووی هەردوو سەرۆکەوە کە خۆشحاڵی هەیە بۆ بەردەوامیدان بە پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها وڵاتی عێراق لە داهاتوودا و ئەمریکا لە زاری جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەشیدەوە کرایەوە کە ئەوان هاوکاری عێراقیەکانە بن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەمساڵ کە بڕیارە لە مانگی دەدا بەڕێوە بچێت. بەردەوامە بین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی پانۆراما. بەڵێ ئەمەوێ بچمە لای کاگ عەلی مەحەمەدەمین نووسەر و ڕۆژنامەنووس کە جەنابیان لە کەرکووکەوە لەگەڵمان. کاگ عەلی، یعنی هەمیشە ئێمە باز لە عێراقەکەین کە ئەگەر بەهۆی ململانەکانی نێوان ئێران و ئەمریکا دۆخی تێک بچێت یعنی بە بیرمان نەچێت کە هەرێمی کوردستانی شێرێرە وەکو پێشتریش خۆت ئاماژەت پێدا بەشێکی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانی شەیە لە کاتێکە کەگەر ئەمریکا بێ بکشێتەوە لە عێراق پێ دوایە هەرێمی کوردستان زیانی بەرەکەوێ قازانج. بەڵێ لە ڕاستیە حقەتێکی دەوێ باسی کەین کاک هاوڕێ ئەوژەوەیە ئەمریکا لەم قۆناغی ئێستا بە هیچ شێوەیەک پاشەکشێ ناکات بە تایبەتی پاشەکشەی سەربازی هەندێک هێزی شەڕکەری هەیە سەحبێکات بەڵام لە بیرمان نەچێت شوێنەکەی لە عێراقا کاک هاوڕێ ناوی عین ئەسەدا. عین ئەسەد کاکەیتە مەثەلەفی ڕوومادیەوە ئەم منتەقەیە لە حربی عالەمی یەکەمەوە بەڕاستی ئەم منتەقەیە ساغ نەکراوەتەوە بەڵام ئەمریکا لەو کاتەوە چاوی لەم شوێنە بووە لەبەرەوەی ئەو بۆقعایە ئەو شوێنە ئەکەوێتە دڵی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لەبەرچی لەبەر ئەوەی ڕەبتی عێراق بە قاعدەی عین ئەسەد بەڵێکەیسا لەوێ قاعدەی عسکرەکەی داناوە ئەوە ڕەبتی عێراق بە سووریاوە ڕەبتی عێراق بە ئوردنەوە ڕەبتی عێراق بە لبنانەوە ڕەبتی عێراق بە فەڵەستینەوە بە تەل ئەبیبیشەوە کە ئیسرائیلە ئەلەوێ پارێزگاری لە بەرژەوەندیەکانی نفوذەکانی خۆی ئەکا و لەگەڵ ئەوەشە پارێزگاریی تەواو لە بەرژەوەندیەکانی ئیسرائیلەکە ئەلێوە چونکە ئەوێ شوێنێکە زۆر نزیکە بۆ ئەوەی پارێزگاری لەو دەستکەوتانە و لەو نفوذانی کە هەیەی و لەو بەرژەوەندیانی کە ئیسرائیلی پێ پارێزە لە ڕووی ئەمنی و لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی چونکە ئیسرائیل دەوڵەتێکی مهم بنسبە ئەمریکاوە و جاران پیاوت کوڕە بەنازەکەی ئەمریکایان پێوت لە غەینەکەوا بوو ئەمە سابتە کەواتە ئێمە دوو قاعدی گەورەمانێ ئێستا دوو قاعدی گەورەی هەیە بە تایبەتی سیان وڵا دەدانیشان لە قاعدی عین ئەسەدا کە لە ڕوومادیە قاعدیش کەش لە بەلەت هەیە قاعدیش کەشمان هەیە ئێمە لە هەولێرە کەکەوتە ناو هەرێمی کوردستانەوە بەڕاستی گرنگن بۆ ئێمەی کورد کە ئەو قاعدەی لەوێ و هەمیشە ساحبکردنی هێزی ئەمریکا بەڕاستی بەزەرەر بۆ هەرێمی کوردستانە شێتەوە ئێمە وەکو هێزەکانی کوردستان نابێت بە هیچ شێوەیەک لەگەڵ ساحبکردنی هێزەکانی ئەمریکا بین و بەرداوامی دەبێت لەگەڵ ئەوە بین ئەمریکا نفوذی لە عێراق هەبێت چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی ئابووریەوە و چ لە ڕووی سیاسیەوە و لە هەموو ڕۆکانی کەشەوە کە بەڕاستی بوونی ئەمریکا لە منطقەکە زامنێکە بۆ ئەم هێزانە بە تایبەتی ئێمەی کورد لە ئێمەی کورد لە منطقەکە بێ پشت و پەناتر نییە کاک هاوڕێ با واقعی قسەکەین و ئێمە بەڕاستی وەکو کورد
وەکو کورد ئێمە یەک هەڵەیەک دەبێت کە کردومانە باقی شتەکان ئێمە دەبێت وەکو قاعدەی شعبی گەلی ینی وەکو نەتەوە و لە ئاستی شعبیە و لە ئاستی حکومڕانیشە وەکو هێزە سیاسەکانیش بە بەردەوامی دیفاعمان لە بەهاکانی ئەمریکا کردووە چونکە هیچ هێزێک لە منطقەی شەرقی ئەوسەتا بە عەرەبەوە بە تورکەوە بە ئێرانەوە لە منطقەکەەوە حضوریان هەیە دیفاعیان لە بەهاکانی ئەمریکا نەکردووە لە منطقەیە ئێمە قاعدە و قیادە بەعام دیفاعمان لەو بەهایە نەکردوکەواتە بۆ زۆر باش کە بێ پشت و پەناترین زعیفتی حلقی لە منطقەکە پێویستمان بەوەیە کە هێزەکانی ئەمریکا بە بەردەوامی وجودی هەبێت لێرە بێتەوە و ئەشمێنێتەوە لەم قۆناغا بەڵام لە قۆناغیش کە عێراق استقلالیی باشی بەخۆی بینی ئەو کاتە ئەگەری زۆرە ئەمریکا زیاتر لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە زیاتر حضورەکەی زیاتر لە ڕووی دیپلۆماسیەوە زیاتر حضورەکەی بێت. سوپاس دەکەم کاک عەلی کاتم نەما بۆیە قسەکانم پێ بڕووی سوپاس دەکەم کاک ڕزگار دواوتی خۆت بڵی بە کورتی سوپاس دەکەم. سوپاس بۆ جەنابیش. وەڵام من هیوادارم لایەنە سیاسی عێراقیەکان ئەوەی کە ئامانجی سەرەکییانەوە ئەوەی کە خەمی گەورەیانە خەمی خەڵک بێ و موچە و گوزەرانی خەڵک دابین بکەن ئاسوودەی فراهەم بکەن سەقامگیری و ئاسایش بۆ عێراق دابین بکەن ئەو زەمینێ بڕەخسێنن بۆی ئەو ئازادی ڕادەربڕینە ئەو هەمە جۆری و فرە ڕەنگی و فرەلایەنی لە عێراقا هەیە زیاتر پەرەی پێ بن و هەوڵ بدەن هەموو بەرژەوەندەکانی دنیا لە پێناوی بەرژەوەندی عێراق و هاوڵاتیانی عێراقا بەکاربێنن بۆی تاچی عێراقی هاوڵاتی عێراقی سوود لە هەموو ئەو خێر و بێر و داهات و سەرچاوە وزە و هەموو ئەو لایەنە دیپلۆماسی و سیاسیانی لە دنیا هەیە بە کەڵکی خۆیان سوودی لێ وەرگرن. دەست سوپاس بۆ میانە وەرزەکانم کاک ڕزگار محەممەد کەریم چاودێری سیاسی کە لە سعودی لەگەڵ ما سوپاس بۆ کاک عەلی محەممەد ئەمین نووسەر ڕۆژنامەنووس کە لە سعودیەکانمان لە شاری کەرکووک لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.